توێژێرەوان بە دوای چەند ڕێگەیەکی تردا دەگەڕێن بۆ چارەسەرکردنی ئازار بەبێ بەکارهێنانی دەرمان. ئەمەش بەهۆی ئەوەی هەندێک جار دەرمان گرفتی زیاتر دروست دەکات. تۆ ئەو کاریگەریە لاوەکیانت هەیە، یەک لەو کاریگەریە لاوەکیانە بۆ کەمکردنەوەی ئازار ئاڵوودەبوونە. ئەو دڵۆپەڕەنگتۆخە موگناتیسیە کە لەوانەیە وەڵامدانەوەیەک بێت لەو شیلەیە کە تۆ دەتوانی بیبینی چی ڕوودەدات. کاتێک موگناتیسەکە لە ژێر شوشەی مایکرۆسکۆپ دادەنیت، ئەو دڵۆپەڕەنگتۆخە کە لە گەردیلەی موگناتیسی زۆر بچووک پێکاتون دەتوانێت لەگەڵ خانەکانی پرۆتین کارلێک بکەن و ئازار کەم بکەنەوە. ئەم تەنۆچکە موگناتیسیانە دەبێت بخرێنە ناو ئەو مادەلینجەی کە بە شێوەیەکی سروشتی لە ناو مێشک و دەرکەپەتێکدا هەیە. ئەو کردارە بەسەر ئەندامانی لەشدا جێبەجێ دەبێت، ئەمەش ئازار بەخشە. با بڵین تۆ برینێکت هەیە دەتوانی ئەو مادەلینجە بکەیتە ناو برینەکەوە. ئەندێک لەو تەنۆچکە موگناتیزیانە تەنۆچکەی ئۆکسیدی ئاسنن کە یارمەتی ساڕێژبوونی برینەکە دەدات. لە هەمان کاتدا دەتوانێت هێزت پێ ببەخشێ بەهۆی بوونی پارچەیەک موگناتیزی بەسەر برینەکەەوە. کاتێک ڕووکەشی موگناتیسی لەسەر شوێنی دەوروبەری ئازارەکە دادەنێت لەگەڵ تەنۆچکەکانی موگناتیسی ناو مادەلینجەکە کارلێک دەکات، کاریگەری پاڵەپەستۆ دروست دەبێت. ئێمە دەتوانین ئەو مادەیە بەکاربێنین بۆ کەمکردنەوەی ئازار. بەڵام توێژەرەوان دەڵێن تاقیکردنەوەی زیاتر پێویستە پێشەوەی چارەسەرەکە لەسەر خەڵک بەکاربهێنرێت. پێویستە ئێمە وایان لێ بکەین کە بە شێوەی دەرزی بەکار بهێنرێن. لە کاتێکدا توێژینەوەکە ئومێد بەخشە، شارەزایانی زیندەوەرزانی دان بەوە دادەنێن کە پێویستە باشتر لە زیندەوەرزانی تەنۆچکەی موگناتیسی تێبگەن کە کاریگەریە شاراوەکان و لاوەکیەکانیش دەگرێتەوە.